وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. کاک دکتۆر سڵاوی خوارد لێبێ و بەخێر بێی. سڵاو لە ئێوەش. بەڵێ بۆچی ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکان بەم دۆخەنە لەبارە گەیشتووە؟ بسم الله الرحمن الرحیم. هەڵبەتە قەیرانی دارایی کاریگەری خۆی بووە لەسەر تەواوی ئەو سوودمەندانەی کە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سوودمەندن و خاڵێکی تر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هیچ زۆرێ داهاتی نییە و هیچ واردێکی اقتصادی نییە لە وڵاتە و ئەو بڕە پارەی کە پێی دەدرێت دەبێت لە ئەنجومەنی وەزیران یاخود لە وەزارەتی دارایی بۆی تەرخان بکرێت بەپێی ئەو پێوەرانەی کە ئێمە ئێستا هەمانە بڕی تەنها 0.7 واتە 0.7% ئەو پارەی کە داهاتی هەرێمی کوردستانە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دێکە ئەمەش ڕۆژەیەکی یەکجار کەمە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ وڵاتێکی وەکو بەریتانیا. بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا 300 ملیۆن جونەی ساڵانە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دابین دەکات لە کاتێکە 30 ملیۆن جونەی بۆ وەزارەتی بەرگریکردن دابینەکە، یعنی دە ئەوەندە پارە زیاترە. بۆیە ئەم گرفتە کە لە وەزارەتی کار هەیە هیچ زۆرە بودجەیەک و میزانیەک بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە 2 ساڵە من وەزیرم تەرخان نەکراوە تاوەکو ئێمە بژێوی خەڵکی هەژار و نەداری ئەم وڵاتی پێدابین بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە لە کاتی ئێستادا ئەو بڕەپارەی کە بۆ چاودێری خێزان کە تەرخان کرابوو لە کاتی خۆیدا، ئەو بڕەپارە بە قەرارێکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە بردرا بەبێ ئەوەی ئێمە ڕازی بین، بەبێ ئەوەی کە ئێمە هەڵوێستێکمان هەبێت لەسەر ئەم ینی بەو شێوازەی کە ئێمە داوامان کردبێ خاڵێکی لەو بابەتە، بەڵکو بە پێچەوانەوە لە جەلسەکە ئێمە زۆر بە توندی بەرگریشمان کرد وتمان خاڵێکی زۆر زۆر خراپەوە هەڵوێستمان بوو لەسەرەوەی کە نابێ موچەی ئێوەماژەتان بۆ داکە یەکێک لە هۆکارە دیارەکان کە ئێستا بەرۆکی ئەو وەزارەتەکەی جەنابتانی گرتووە برێتێ لە قەیرانی دارایی، بەڵام هیچ کام لە گرفتەکانی پێشوو کە لە کابینەکانی پێشووتردا هەبووە سەبارەت بەم وەزارەتە بوونی هەیە بەوەی کە ئێستا بەهۆی گرفتە کەڵەکە بووەکانەوە ئەرکی ئەوەی قورستر کردبێت؟ بەدڵنیاییەوە بەشێکی زۆر لەو خەڵکەی کە سوودمەند بوونە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە تایبەتی لە چاودێری خێزان و بەشێکشی لە کەم ئەندامان ئەمانە بە هیچ زۆرە داتابێسێک لە وەزارەتی کار نەبوو کە بزانندرێ ئەم موچە دەدرێ بچێ و بۆچی دەیدرێ و ئایا بەفعلی ئەو کەسەیە کە یاسا و ڕێنماییەکان دەیگرێتەوە دیار دەرکەوتۆ بەپێ ئەو بە دوواداچوونەی ئێمە بە سەدان خەڵک هەیە کە موچەی چاودێری خێزان بۆ ئافرەتانی بێوەژن تەرخان دەکرێت، بۆ قەیرەکچان تەرخان دەکرێت، بۆ کۆمەڵە خەڵکێک تەرخان دەکرێت کە بەفعلی خەڵکێکی هەژار و نەدارن، بەڵام بە هەزارە خەڵکی تێدایە کە نە چاودێری خێزان و نە ڕێنماییەکانش دەیگرێتەوە. ئێمە لەوە دڵنیاین کە بەشێک هەیە کە ڕێژەی لەوانەیە 20 ئەو خەڵکەی کە یا 15-20 لەو خەڵکەی کە لە چاودێری خێزانە خەڵکێکی مستحقەوە. ئێمە شوتومانە بە ئەنجومەنی وەزیرانش ئەمە هەڵوێستی ئێمە بۆ وتومانە کە نابێ ئەم موچە ببڕێ و ئەم موچە دەبێ بدرێ و لیژنەکانی وەزارەتی کار دەبێ کارەکانی خۆیان بکەن لە بەردەم بانقەکانە. ئێمە لیژنەکانی خۆمان دادەنین بۆ بە دوواداچوونی ئەو خەڵکانەی کە سوودمەندن لەم بڕەپارەیە بۆ ئێمە بزانین ئەو خەڵکە کامەیەوە کە وەری دەگرێت. بەڵام ڕاستەوخۆ ئەمان بە بڕیارێکی لای خۆیان بڕیان و موچەی کەمەندامانشیان کەم کردەوە بۆ 7 ملیار کە لە کاتی خۆی 13 ملیار بوو و ئێمە بەمەش ڕازی نەبووین و لەگەڵ ڕێکخراوەکانی کەمەندامان لە کۆبووینەوە وتمان ئەمان 7 ملیاریان دیار کردووە ئێمە پێ ڕازینین و لەوێش وتومانە بە هیچ زۆرە ئێمە ئەو بڕەپارە وەرناگرین، دەبێت ئەم بڕەپارەیە زیاد بکرێ موچەکانیان بدرێ و کە موچەکانیان درا ئەو کاتە ئێمە چاکسازی لەو لیستانە دەکەین و ڕێکخراوەکانی کەمەندامان بە زۆرینەی دەنگ لە 21 ڕێکخراو 13 ڕێکخراو وتیان ئێمە ئەو بڕەپارەمان ناوێ و 4 مانگ لەسەر ئەوان تاخیر بوو و هۆکاری دواکەوتنەکەی ئەو 4 مانگە ئەوان بوون ئەگەر ئەمە و بڕەپارەمان دابەش دەکرد. دوایی داکۆچیکردنێکی زۆری ئێمە و ئیشکردنێکی زۆر ئێمە 2 ملیار و 200 ملیۆنمان بەو هۆیە بۆ زیاد کرات چونکە ئێمە داکۆچی زۆرمان کرد لەسەر ئەو مۆزوعە کرا بە 9 ملیار و 200 ملیۆن واتە ئەو بڕەپارەی ئێستا لە کۆمەک کۆکراوەتەوە لە سلێمانی ڕێکخراوەکان کۆیان کردێتەوە کە 106 ملیۆنە. ئێمە 15 ئەوەندە پارەمان ینی زیاد کردووە لە کاتی بەهۆی ئەو کارانەی کە کردومانەوە بە بەردەوام بوونمان لە داکۆچیکردن لە مافی کەمەندامان و چاودێری خێزان و ئەو بەڵێنشمان پێدراوە کە لە دوای جەژن
ڕاستەوخۆ موچەی ئەوانیشدا بەش دەکرێت زۆر باشە بۆ بڕەپارەی کە هەیە زۆر باشە بووە ینی کێشەی کەمەندامان وەکو هۆکارێکی سیاسی بەکارهێنراوە. کاک دکتۆر بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە کەمەندام هەیە لە هەرێمی کوردستان بۆیە دیارە بارودۆخی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش کە ئێوە وەزیری ئەو وەزارەتەن دیارە ئەرکتان قورستر بووە لەو نێوەندەدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکارتان بووە لە پاکتاوی پرۆژە چاکسازیەکەتان کە برێتیە لە دیاریکردنی کەمەندامی ڕاستەقینە؟ بەڵێ ئەمەش قسەیەکە کە لە وەزارەتی کار کاتێ من دەست بەکار بووم 111,000 کەمەندام لە هەرێمی کوردستانە نووسرا بوو لە کاتێکا لە هەموو عێراقا 205,000 کەمەندام هەیە واتە ئەوان 25 میلیۆن کە ئێستا ئامارەکان دەڵێن 36 میلیۆنە ئێمە بە 5 میلیۆن ینی خەریکەی نیوەی ئەوانمان بڕی بوو ینی ئەمە بۆ خۆی دوای بەدوادا چوونمان بۆمان دەرکەوت خەڵکانێک هەیە چۆتە دەستی شکاوە لە نەخۆشخانە دەستیان بۆ تیمار کردو دواترش چووە خۆی کردوتە چاودێری ئەوە کەمەندام و موچەی وەرگرتووە بە سەدان حاڵەتی ئاوا لە کەمەندامان هەیە لە کاتی ئێستادا ئێمە کە ڕێژەی ئەو کەمەندامانەی نردومانەتەوە بۆ مؤسساتی پشکنین جارێکی تر لە وەزارەتی کار سیرمان کردووە کە گەیشتوین تا 70 ڕێژەکە زۆر خەڵک کەم بۆتەوە و نایەتە پێشەوە ینی 70%. ئەمەمانە ئەوەیە کە بەشێکی زۆر لەو خەڵکە کە کەمەندام نییە ناوێری لە کاتی ئێستا بێتە پێش و پشکنینی بۆ بکەینەوە جگەلەوە ئەو لیژانە پشکنینانەی کە لە وەزارەتی تەندروستی پێک هاتوون تەمان هەندێک لە کەمەندامان و خەڵک گلەییان لەیان هەیە و ئێمە بەدوادا چوونمان کردووە لەگەر وەزیری تەندروستی قسەمان کردووە و پێمان وایە ئەگەر بێت و بە ئەوان بە پسپۆری خۆیان و دوور لە هەموو تەحەیوزێک ئیشی خۆیان بە تەواوی نەکەن لەوانەیە ئەو پرۆسە بکەوێتە ژێر پرسیان لەبەرەوە دەبێت بە جددیت بە هاوکاری لەگەڵ ئێمە ئەوانە کارەکە بە جددی بڕوات چونکە ئێمە ئەگەر هاتوو ئەم پرۆسەیە کە بۆمان دەرکەوت هەر پزیشکێک زێدەڕۆیی دەکا و پلەکانی کەمەندامیتی بە پێی یاسا و ڕێنماییەکانی کە لەلایەنە دانەنێ بە دەرەجێ عەزەکە وەکو خۆی دانەنێ و دەستپاکی نەکا ئێمە ڕاستەخۆ لیژنەی تەحقیقی لەسەر پێکدێنین و ئیحالەی محکەمەی تەحقیقی دەکەین چونکە ئەم مەوزوعە بەکارهێنانی استقلال السلطات الوظیفی پێدەگوترێت لە ڕووی قانونی کە ئەوەش مافی ئێمەیە کە ئێمە بەدواداچوون بۆ ئەو حالەتانە بکەین ئەگەر هاتوو لە هەرێمی کوردستانە لە هەر شوێنێکە شتێکی وا دەرکەوت جگەلەوە ئێمە هەستمان کردووە لە زۆر شوێنشا کارەکە زۆر بە چاچی و بە باشی دەڕوا و بەفعلی کارەکە باشە بەڵام زۆر باشە دەبێت ئەم کارە چارەسەر بکرێت. بەڵێ سپاس. کاتێک کە لە ئەنجامی دیاریکردنی کەمەندامی حەقیقی کە ئێوە دوای ئەوەی کە وەزارەتتان وەرگرتووە پێی هەڵساون کە ژمارەیەکی زۆر لە کەمەندامان وەکو جەنابتان ئاماژەتان پێدا ڕێژەی کەمەندامەکان دیارە بە پێی پێوەرەکانی ئێوە نەگەیشتۆتە ئاستی ئەوەی بە کەمەندام ئەژمار بکرێت ئەوانەی دیکەش کە بەشێکیان خۆیان دەڵێن بوونەتە قوربانی ئەو چاکسازیە ئەگەر بێت و ژمارەی حەقیقی کەمەندامان دەرکەوت یاخود ئێوە دەستنیشانتان کرد ئەوانەی کە چەند مانگێکە یاخود بەهۆی ئەو چاکسازیانەوە موچەکانیان ڕاگیرا بوو قەرەبوو دەکرێنەوە یاخود نا؟ ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران وا ڕێکەوتوین ئەوەی دوای تەواوبوونی ئەم پرۆسەیە ئەوانەی کە دەرکەوتن کە کەمەندامی ڕاستەقینن دەبێت بە پێی یاساکە موچەکانیان پێ بدرێ و یاساکە هەڵبەتە ڕێژەی موچەکانیان زیاد دەکا و وا ڕێکەوتون کە قەرەبووی ئەو مودەیەش بکرێنەوە چونکە مانجی 9 و 10 و 11 و 12 هەموو فەرمانبەرانی کوردستانش موچیان وەرنەگرتووە ساڵی 2015 بەڵام مانجی 1 و 2 و 3 و 4 ئەو بڕەپارێکە تەرخان کرابوو ماگانە بە 7 میلیارد دەبێت ئەو موچەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان بگەڕێتەوە. ئێمە وا ڕێکەوتوین لەگەڵ ئەنجومەنی وەزیران و هیوادارین لە داهاتوودا ئەمە جێبەجێ بکرێ و ئێمە بەو شێوەش لە دوایی لیستەکان دەنێرین بۆ ئەنجومەنی وەزیران کە بەپێی یاساکە واتە ڕێژەی کەمەندامەتی کاریگەری دەبێت لەسەر زیادبوونی موچەکە. بەڵام دڵنیاین دەوەی کە بەشێکی زۆرش دەردەکەوێت لە دواترە کە ئەمە کەمەندام نەبووە و لای ئێمن چەندین راپۆرت هەیە
کە دەرکەوتووە کاتی خۆی 75% بۆ نووسراوە ئێستا دەرکەوتووە هیچ ڕێژەیەکی کەم ئەندامی نییە هەرچەندە زۆر لە لایەنی سیاسی هەیە بەوە قەڵسە بەوا دەزانێت کە ئەم پرۆسی ئێمە ڕوبەڕووی ئەوان دەبێتەوە بەڵام لە ئەساسا پرۆسەیەکی پسپۆریە و چاکسازیکردنە و کارێکە کە لە هەموو دنیادا ساڵانە کەمەندان پشکنینی بۆ دەکرێتەوە ئێمەش پشکنین دەکەینەوە و هیچ زۆرە ئەزیەتێکمان نەخستۆتە سەر کەمەندامان بە تایبەتی من لە ئەنجومەنی وەزیران وتم بە هیچ زۆرێ نابێت کەمەندام هیچ بڕەپارەیەک بدا کە لە کاتی ئێستاش دەکرێتەوە کەمەندام هیچ بڕەپارەیەکی لێوەرناگیرێ لە هەر شوێنێکش لە کەمەندامێکە بڕەپارەیەک وەرژیرێ ئەوە ڕاستەخۆ دەتوانن سکاڵا تۆمارکەن و بیدەن بە من تا سزای ئەو شوێنە بدەم. ڕاستی جەنابتان بکەم هەموو ئەو وەزارەتانەی کە ئێستا بەدەست لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی پێشووەیە ئەوانش کە ینی هەردوو پارتی دەسەڵات کە لە پێشوودا حکمی هەرێمی کوردستانیان کردو ئێستا بە هەمان قەیرانی ئابووری و دارایدا تێدا پەڕن بەڵام ئەوەی کە گلەیەکە هەیە ئێستا لەسەر هەرسێ پارتەکەی پێشووی ئۆپۆزیسیۆنەکە هەرکەم لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیە بەوەی کە ئەگەر چارەسەری قوتی خەڵکیان پێ ناکرێت یاخود چارەسەری گرفتەکانی وەزارەتەکانی خۆیانیان پێ ناکرێت دەست لە کار کێشنەوە دیارەکە هەوڵەکەی لەلایەن هەرکەم لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بۆ تاوتوێکردنی پرسی کشانەوە لە حکوومەت ئێوە وەک یەکگرتووی ئیسلامی کوردستان تاوتوێ و بابەتە ناکەن دوای جەژن کە بەهۆی ئەوەی کە بارودۆخی هاوڵاتی یاخود بارودۆخی ئەو کەسانەی کە پەیوەستن بە وەزارەتەکانتانەوە بەپێی پێویست نییە لە ئێستاشدا ئەوەی کە هەیە ناتوانرێ باشتر بکرێت بەهۆی ئەو بارودۆخە خراپەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تووشی بووە و شکستی هێناوە لە پەیڕەویکردنی هەڵبەتە من دەمەوێت لە سەرەتا ئەو ڕوون کەمەوە کە وەزیرەکانی لایەنەکانی ئۆپسیۆن کەسانێکی پسپۆڕ و لێهاتوو و چاڵاکن و شوێنەکانیشیاندارە لە حکوومەت و لە ناو خەڵکیشە خەڵکش ئەوە دەزانێت کە ئێمە هیچ زۆرە ئێهمال و تەقسیرێک یاکەم تەرخەمیەکمان نەکردووە لە کارەکانی خۆمان بە پێچەوانەوە ئەو دەسەڵاتی پێمان درراوە لە چوارچێوەی وەزارەتە ئەوە دەسەڵاتەکانی خۆمان بە شێوەیەکی تۆکمە پیادە کردووە بەڵام دەبێ خەڵکش ئەوە بزانێت کە پارە ئەمڕۆ لە دەستی ئێمە وەزیرەکان نیە لە دەستی هیچ وەزیرێک نییە تا ئێمە بڵێن ئەمە وایە بە پێچەوانەوە وەزیرەکانی ڕابردوو ماگانەیان لە بەردەست بۆ و توانایی سەرفکردنی پارەیان هەبوو بەبێ ئەوەی بگەڕێنەوە وەزارەتی دارایی کە ڕێژەکەی لە ساڵانە دەگەیشتە 250 میلیۆن دیناری عراقی کە ئێستاش لە حکوومەتی عێراقی وەزیرەکان 500 میلیۆن دیناری عراقی دەسەڵاتیانەکە سەرف بکەن کەچی لەو کاتێ ئێمە بووین بە وەزیر هیچ زۆرە میزانیەک و هیچ زۆرە پاڵپشتێکی ماڵی بۆ وەزیرەکان دیار نەکراوە تاوەکو لە چوارچێ پرۆژەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەمە خاڵێکە کە گرنگە دەبێت جەماوەری کوردستان بزانێت خاڵی دوم ئەوەیە کە تاوتوێکردنی بابەتی کشانەوە لە حکوومەت هەڵبەتە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە جەلسەی سەرکردایەتی تاوتوێمان کردووە قسەمان لەسەر کردووە و بەیان نامەشمان دەرکردووە و ئێمە هەر کاتێ بینیمان کە بار و گوزەرانی خەڵک بە کشانەوەی ئێمە لە حکوومەتە چارەسەر دەبێ و دەتواندرێ گۆڕانکاری لە بار و گوزەرانی خەڵکی کوردستان بکرێ بەبێ دوو دڵی ئێمە لەم حکوومەتە دەینە دەرەوە و ئەمە ئەرکێکی نیشتیمانی و بەڵێ محەممەد هاودانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کە ڕاستەوخۆ تا ئەو کاتە لە هەولێرەوە لەگەڵم بووی.